وڵی خەڵک خۆی دەبێ هۆشیاری ئەوەی هەبێ کە هەنگوینێک بە 15,000 بێ هەر پارەی ئەو هیلاکە نییە کە دەچی بۆ شاخ و ئاگاد لی دەبێ و بەردەوام هاتوچۆ دەکەێت. خات و ڕێژن سڵاوی لێ بێ جلی کوردی لەبەر کردووە و شتی کوردەواریشە هێناوە چی هەیە لێرە؟ زۆر سپاس سڵاو لە ئێوەش بەخێربێن. ئێمە بەرهەمی گوندەکان کۆ دەکەینەوە. براندەکەم ناوی کیژی دێهاتە کە ماوەی 5 ساڵە کار دەکەین لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە. ئەو بەرهەمانەی کە لە گوندەکان هەیە بەشێکیان خۆمان بەرهەمی دێنین وەکو هەنگوین ئێمە خۆمان هەر هەنگەوانین بە خێزانی و بنێشتی کوردیمان هەیە هەری دارەبەنە ترشمان هەیە. ترشی خڕمان هەیە ترشی هاڕاومان هەیە دۆشاوەکانمان هەن دۆشاوی ترێ دۆشاوی تومان هەیە و سرکەکانیش ئەڵێ خۆمان هەنگەوانین لە هەنگ ناترسی؟ نانا بەس گوناحە هەنگکە پێتەوە بدا دەمرێ بۆی خۆمانی زۆر لێ دەپارێزین بە ئەوی پێمانەوە نەدا چونکە هەنگەکانمان خۆش دەوێت. هەنگەکان لە کوێ بەخێوەکان لە ناو خەڵکایە یەخود و تاکسۆتەوە؟ لە ڕاستیدا ئێستا گوندەکان ئەوەندە چۆڵ بوو نەگەر هەر لە ناو دێشدا داینەی هەر وەکوایە بخویل و شاخە بێ بەڵام ئێمە هەنگەکانمان لە بەگشتی لە شوێنە بەرزەکانن لە کوێستانەکانن بۆی ئێمە هەر بە هەنگوینی کوێستانەکانی گەڵاڵە دەیفرۆشین. چۆن بزانین هەنگوین یەک ئەسڵیە چکە وای لێ هاتووە ئەڵێ هەنگوینی ئەسڵی بەڵام کیلۆی بای 15,000 یا بای 20,000 دینارە. وڵی خەڵک خۆی دەبێ هۆشیاری ئەوەی هەبێ کە هەنگوینێک بە 15,000 بێ هەر پارەی ئەو هیلاکە نییە کە دەچی بۆ شاخ و ئاگاد لی دەبێ و بەردەوام هاتوچۆ دەکەێت. ئێستا هەنگەکانی ئێمە تەنانەت لەبەرەوەی شوێنەکە ماوشکە ئاویشیان بۆ دەبین ئەنی ئاویشی لێ نیە کێوەکانمان چ بگا بەوەی کەشتیکەی لێبێ بۆیە ئەو کۆمەڵێک بابەت هەن بۆ ناسینەوەی هەنگوین و ئانە تەقلیدین لە ڕاستیدا یەکشت هەیە یان ئەوەی کە تاقیگەیەکی زۆر بڕوا پێکراوە بێ کە بیناسیەوە هەنگوینەکە چۆنە یان متمانەت بۆ کەسە بێ کە لی دەکڕی. تاقیگەکە ناهێنرێ ئەمانە چیم چیسە و ئەم بابەتانی تر؟ ئەو بنێشتی کوردیە بنێشتی دارەبەنە هەر خۆمان لە گوندەکەی خۆمان کۆی دەکەینەوە بەدەستی خۆم دەیکڵێمەوە بنێشتێکی زۆر تایبەتە هەر کەس جارێک تاقی کاتەوەی بازاڕی پێ ناخورێ. سامە ئافرەت زیاترێک ڕێیا پێ و وڵایی هەردووکی لەبەرەوەی ئەم بەرهەمانەی ئێمە جگەلەوەی کە تۆ بنێشتەکە دەیچووی وتامێکی خۆشی هەیە و سروشتیشە و هیچ مادەیەکی تێدانە بڵێ شەکری تێدایان شتێکی ئاوا لە هەمان کاتدا سوودیشی هەیە بنێشتی کوردی هەر نابێ فڕیدێکە کەلی بێزاربی لە جوینەکەی دەبێ قوتی دەی لەبەرەوەی بۆ مەعیدەش بۆ ڕێخۆڵەکان بۆ هەمووی سوودی هەیە. جارانێرو دەگەر بنێشە خود بی بەسکەپشیلە دەستکتا دروستە بێ ئاشتی وامان زۆر پێگوتراوە. ئەو بۆ نەڕووبەهانار هەیە لێرەیە ئەو بابەتانی تریشی ئەمانە شەر خۆتان دروستیەکەن یاخود کۆکراوی دێهاتەکانە؟ لە ڕاستیدا ئامانجی کیژی دێهات ئەوەیە کە پەرە بدا بە بەرهەمە خۆماڵەکان بەتایبەت ئەوەی کە بەدەستی خەڵکی گوندەکان بەرهەمدێ و بەشێکی زۆریان بەدەستی ئافرەتەکان بەرهەمدێن بۆ ئەوەی پشگیری ئەو خەڵکە بکەین و گوندەکانمان زیاتر ئاوادان بێ بتوانن شتەکانیان ساختکەنەوە بۆیە بەشێک لە بەرهەمەکانمان لە خەڵکی دەکڕینەوە خۆ بەخۆش دەزانی بە کەسێک و دوو کەس و ئەوانە ناکرێتەوە ئەم هەموو شتە هەنگەوان بی و لە هەمان کاتدا ڕووبەهانارکێ و بنێش بکێ و چیزێ نیێویشانە ئەرۆڵا قورسە بەڵام ئێمە بە خۆشەویستیەوە دەیکەین یەکەم و ئامانجێکم هەیە من کە دەستم کردووە بەم ئیشە و هەموو ئیشێکش ئاسانی خۆی هەیە و قورسی خۆیەوە ئێستا ئێوە پێیان نێرن ژیانتان چۆنە قورس نییە؟ سوتانوینی وایە هەموو کەس وایە.